چیه خۆم و خۆت و خۆت و خۆم ڕۆشتم بۆ ماڵە و یارە دوێنێ سەعات هەشتی شەو نەمزانی خەڵکی لایە وامزانی تەنیایە ئەو دەقەمدا لە دەرگایان بەدلێکی ساف و فولچە و باوکی هاتە دەرەوە زلێکی قەڵە و سینگی دەرپەڕانە بوو هەر بە وێنەی نێرەکە و هەر لەگەڵ سمێڵیم دی پشە لە ترسە ناو کفکە و وتی فەرمووچی تەوێ لە ترسە زمانم نەو وا ڕەحمی کرد بە سوتفا قسەی یەکەم بۆ ڕێکە و وتم ماما هاتوومە من بۆ داوای کچەکە و وتی فەرموو بۆ ژوورێ بشکێنە هیلاکێکە و وا ڕەحمی کرد لەویانە بە سوتفە قسەم بۆ ڕێکە و وەی ڕۆیشتە ژوورەوە وە وردە وردە دوام کە و
وەگەر وێشتی خانەقا